تۆڕەکانی بڵین هاوپەیمانی ڕێکخراوەکان بۆ چاودێری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەگەری ئەومان ڕاگەیاند کە ئێمە بۆ هەڵبژاردننی با بڵین دەنگدانی تایبەت کە ڕۆژی هەژدەی مانگە 600 چاودێر ڕاهێنانیان پێکراوە کە لە ئەسڵدا طبعا 700 ینی ژمارەیەک وێزگە هەیە لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش چونکە هێزی چەکدار هەیە لە دەرەوەی هەرێمن کە لە 7 پارێزگای عراقن ئێمە لەو هەر 7 پارێزگاش چاودێری ڕەوشی ئەو با بڵین هەڵبژاردننی دەنگدانی تایبەتەکەی کە بە شێوەیەکی گشتی سەتی تقریبان بنکەکان ممکنە لە هەندێک وێزگە نەبینەگەنا لە هەموو شوێنەکان چاودێرمان دەبێت و چاودێری ئەو ڕەوشە دەکەن و ڕۆژی دواتر کە ڕۆژی 19 مانگە سعات 11 راپۆرتێکمان دەبی لەسەر شێوازی بەڕێوەچوونی دەنگدانی تایبەت بەنسبەت دەنگدانی گشتی 1600 چاودێری دەکەن بە هاوکاری 30 تیمی گەڕۆک لە سەرتاسەری شارەکانی کوردستان لە هەر چوار بازنە بنکەکانی دەنگدان نزیکی 180 چاودێرمان دەبێ وێزگەکانی دەنگدان کەمتر ممکنە کەمتر لە نزیکەی 50 لە 100 ئێمە چاودێرمان لە هەموو ئەو بنکانە دەبی بەو شێوەیە چاودێری پرۆسەی با بڵین هەڵبژاردنەکە دەکەین و لە بۆ ڕۆژی دەنگدان ئێمە سێ راپۆرتی تایبەتمان دەبی راپۆرتی سەر لە بەیانی و پێی دەڵێن کرانەوەی بنکەکان راپۆرتی دووەم راپۆرتی دەنگدانە و گەیشتن بە پرۆسەی دەنگدان کە لە نیوەڕۆ ساعت 1 دەری دەکەین و راپۆرتێکی ترمان دەبیت لە ئێوارە لەگەڵ ئیغلاق و ڕۆژی پاشتر 21 مانگ کاتژمێری 11 بەیانی ئێمە با بڵێن راپۆرتی ئەوەلی بەرایی کۆی پرۆسەکە ڕادەگەینین کە لە ژوورێکی عملیات دەبێت لە شاری هەولێر لە ئوتێلی کلاسی کە بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ مەنەسەی ڕقەمی 964 ڕاستەوخۆ و پرۆسانە دەگوازینەوە ئەو راپۆرتانە بڵاو دەکەینەوە ڕۆژی بە ڕۆژی.